مندی تەندروستی میلاکی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ماوەتەوە کە لەم بڕەش 600 کەسیان گرێبەستە و وەتیایەتی 9 ساڵە گرێبەستە تاکو ئێستا گرێبەستەکەی بۆ نەبوو بەفەرمی لەو ژمارەیەکی زۆریان بەتەمەن و نەخۆشن و 244 کارمەندی تەندروستی کە دەوامەکەن شێرپەنجەیان هەیە بۆیە ئەم کارمەندانە لە ئاستی پێویستی و لە ئاستی چاوەڕوانی هاوڵاتیان نین لەناو نەخۆشخانەکان خزمەتگوزاریان بۆ پێشکەش بکرێت و ئەو نەقسەشی کە هەیە شوێنەکان بە خۆبەخش پڕکراوەتەوە و خۆبەخشەکان شەو نخوونی یەکەن بە دوو ئامانج بە ئامانجێکیان ئەوەیە کە لە کەرتی تایبەت بەهۆی خۆبەخشیەکەەوە پیشەکەیان بیر نەچێتەوە و هەلی کاریان دەستکەوێت و ئامانجێکی تریان بۆ ئەوەی کە ئەو نەقسە زۆرەی کە لە ناو ناوەندی تەندروستی لە ساڵ 50 میلاکی نەقسە کە پڕکرایەوە بەم خۆبەخشانە پڕکرێتەوە کە بەداخۆ تاکو ئێستا ئاوریان لێ نەدراوە ئەمە لە ڕووی سەرچاوەی مرۆییەوە کە موکورتیەکان و بارودۆخی نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانیتان بۆ باس کرد بەڕێزان دەرمان و پێداویستی پزیشکی لە مانگی هەشتی ساڵی 2021ەوە تاکو ئێستا هیچ بڕەپارەیەک بۆ کۆمپانیەکانی دەرمان و پێداویستی پزیشکی خەرج نەکراوە و ئەوە چەند مانگە هەتاکو ئێستا دەرمان و پێداویستی پزیشکی بە قەرز بە نەخۆشخانەکان ئەدرێ و بە خێرخوازی و بە هاوکاری بە نەخۆشخانەکان ئەدرێ چیتر خێرخوازان چیتر کۆمپانیەکان دەرمان و پێداویستی پزیشکی بە قەرز بە نەخۆشخانەکانی نادەن کە خۆتان لە کەناڵەکانی ڕاگەیاندن بەڕێوەبەری نەخۆشخانەی شارتان بینی و نەخۆشخانەکانی ترتان بینی ئاماژەیەکی ترسناکیان بۆدا هوشیاریان بە هەموو لایەکدا کە چیتر ناتوانن وەکو پێویست خزمەتگوزاری پێشکەش بکەن ئەگەر بە زووی حکومەت بەدەم دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکیەوە نێت نەسرەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیەکان لە سنووری پارێزگای سلێمانی دوو مانگ زیاترە هیچ بڕەپارەی خەرج نەکراوە هەر لە قرتاسیە هەر لە پێداویستیەک لە چاکردنی گوڵۆپێک لە هەر شتێک کە ڕۆژانە پێداویستی نەخۆشخانەکان و بەڕێوەبەرایەتی تەندروستیەکان بێ هەمووی بە قەرز کراوە کە ئیتر لە مۆلا ڕەم بێتر بە قەرز ئەم شتانە بە نەخۆشخانەکان و بەڕێوەبەرایەتیەکان نەدرێ حکومەت قەرزاری بازارە لە ڕووی نەسیەوە گاز بۆ مۆلیدەی نەخۆشخانەکان تاکو ئێستا بە قەرز کردراوە و ئیتر لە مۆلا ئەو شوێنانەی گاز دابینەکەن بۆ نەخۆشخانەکان ئامادەنین بە قەرز دابینی بکەن حکومەت قەرزاری بازارە لە ڕووی گازەوە بانزین بۆ ئیسعاف و بۆ سیارەکانی نەخۆشخانەکان و دایرەی سەحا بە قەرز دەکردرێت حکومەت لە ڕووی سوتەمەنیەوە لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی نزیکەی 240 ملیۆن قەرزاری بازار بۆیە ناکرێت ئیسعاف سیارە پێداویستەکانی نەخۆشخانەکان کە پێویستی بە سیارە پێویستی بە بانزینە پێویستی بە سوتەمەنی هەیە پارەی بۆ دابین نەکرێت و بە قەرز بڕوا بڕێەوە 64 ئۆتۆمبیل بە گرێبەست گیراوە بۆ نەخۆشخانەکانی سلێمانی و بۆ سنتەرەکان و بۆ ئەو شوێنانی کە تیمی کوتانی تایە و بۆ تیمەکانی کۆرۆنا 4 مانگە حکومەت پارەی گرێبەستی ئەم شۆفێرانە ئەم سیارانە ئەم گرێبەستانی نەداوە کە حکومەت نزیکەی 360 ملیۆن لە سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی قەرزاری خەڵک پارەی فیتەر و بایعی سیارات و ئەشیای سیارە و ئەمانە ئەوە چەند مانگە پارەی ئەمانە هیچی نەدراوە چەند وەختە سیارەکان و ئۆتۆمبیلەکان و ئەشیەکانی سەحا هەمووی بە قەرز چاک دەکرێتەوە پارەی کرێکاری کۆمپانیەکانی پاکەرەوە و خواردن لە سنووری سلێمانی هەمووی بە قەرز دراوە چەند وەختە لە ساڵی تازەوە هیچ بڕەپارەی خەرج نەکراوە هەندێکشان چەند سولفەیەکی ساڵی ڕابردووشیان بۆ خەرج نەکراوە تەنانەت پارەی کرێکارەکان نزیکەی 750 ملیۆن خاوەن کۆمپانیەکان بە قەرز بە حکومەتیان داوە بۆیە تەندروستی سلێمانی حکومەت لە سلێمانی قەرزاری ئەو کۆمپانیانەیە کە خواردن و پاکوخاوێنی بۆ نەخۆشخانەکان دابین دەکەن هەموو ئەمانە ئەو کەم و کورتیانن کە لە ناو نەخۆشخانەکانە هەیە جگە لە چەندین کێشەی تر دێنە سەر وەزعی نەخۆش ئەوانەی ڕوو لە کەرتی گشتیەکەن بریتین لە هاوڵاتیان بریتین لە کاسبکاری بێکەسابەت بریتین لە موچەخۆری بێموچە کە گوزەرانیان هی ئەوە نییە ڕوو لە کەرتی تایبەت بکە بۆیە ئەوانەی کە ڕوو لە کەرتی گشتی دەکەن هاوڵاتیانی هەژارن و توانای ئەوەیان نییە لە کەرتی تایبەت هیچ بڕەپارەیەک بۆ خۆیان دابین کە تا خزمەتگوزاریان پێشکەش بکرێت سەرباری هەموو کێشانەی کە لەسەرەوە بۆم باسکردن ئەمڕۆ 41 ڕۆژە موچەی سێکتەری تەندروستی نەدراوە 41 ڕۆژە کارمەندانی تەندروستی پزیشکان فەرمانبەرانی ناو ناوەندی تەندروستی خەدەمیەکان مەعاشیان وەرنەگرت بۆیە ئێمە وەکو سەندیکای کارمەندانی تەندروستی چەند ڕۆژێکە لەسەر خەتین بۆ ئەوەی کە ئەم کێشانەی پێشوو بۆم باسکردن چارەسەرکرێ بەداخەوە کێشەی موچەش هاتە سەری ئێمە دوێنێ لەلایەن بەرپرسانی حکوومەتەوە
چ لە تەندروستی چ لە دارایی چ لە هەموو لایەنەکان پێیان ڕاگەیاندوین کە ڕۆژی چوارشەمە موچەی وەزارەتی تەندروستی خەرج بکرێت. بۆیە ئێمە وەکو سەندیکای کارمەندانی تەندروستی لە کۆبوونەوەکەی ئەمڕۆماندا فرسەتی ئەوە بە حکوومەتی هەرێم ئەدەین کە ڕۆژی چوارشەمە موچەی ناوەندی تەندروستی خەرج بکە و جگە لەوەی کە دەبێت موچە خەرج بکرێت دەبێت ئەو نەسری و پێداویستیانی ناو نەخۆشخانەکان دابین بکرێت ئەو پارانی کە خەرج ناکرێت ئەبێ ڕوون بکرێتەوە بۆچی پارەی پێداویستەکانی ناو ناوەندی تەندروستی خەرج ناکرێت. هاوڵاتیان کە ڕوو لە نەخۆشخانەکانەکەن بە تەنها گرفتیەوە نییە کە و کارمەند و پزیشکە موچەی وەرنەگرتووە. گرفتیەوەشیە لە نەخۆشخانەکانە وا دەرمان نامێنێت، لە نەخۆشخانەکانە پێداویستی نامێنێت، لە نەخۆشخانەکانە وا بڕۆ عەمەلیات نامێنێت، دەستکێش نامێنێت، کەلوپەل نامێنێت، گاز نامێنێ بۆ مۆلیدەکانیش پێ بکرێت. سەلاجەکانی ئەو سنتەرانی کە ڤاکسینی تایە دەبێت لە پلەی گەرمی ناقص 60 و لە پلێکی گەرمی زۆر ساردا هەڵبگیرێ. ئەگەر گاز نەبێ بۆ مۆلیدەکان ئەوانش ئیشی پێ ناکرێت کە ئەوە نەبوو ڤاکسینەکانیش تێکەچێت. بۆیە بارودۆخەکە زۆ خراپە. دەبێ ئەم وشیارەی ئێمە ئەمڕۆ ڕایگەێنین بگا بەگوێی هەموو هاوڵاتیانە، بەگوێ هەموو بەرپرسانی حکوومەتە کە دەبێت بە جددی ئاور لە سێکتەری تەندروستی بدەنەوە. ئێمە ئومێدمان وایە ڕۆژی چوارشەممە ئەنجومەنی وەزیران موچەی سێکتەری تەندروستی و پێداویستیەکانی ناو ناوەندی تەندروستی کە بە پارە لەبێ چارەسەری بکەن. ئەگەر نا ئێمە لەو بەروارە بەدواوە ڕۆژی پێنجشەممە دەوام نییە، بەڵام لە ڕۆژی شەممەوە بایکۆتی سەرتاسەری ڕادەگەێنین و بایکۆتەکەمان هەموو شوێنەکانیش دەگرێتەوە و هەموو شوێنەگەر و سادەکان دەگرێتەوە. ئومێدم وایە نەگەینە ئەوە ئێمە ڕەچاوی هەستیاری ناوەندی تەندروستی بکەین و ڕەچاوی بارودۆخی هاوڵاتیان بکەین و ڕەچاوی ئەوە بکەین کە تەندروستی وەکو دایرەکانی تر نییە. ئەگەر بەراوردی تەندروستی بکەی بە دایرەیەکی وەکو تاپۆ ئەو کەسەی خانووە فرۆشێ هەر دڵی خۆشە، ئەو کەسەشی خانووە کرێ هەر دڵی خۆشە، بەڵام ئەوەی کە ڕوو لێماکە یا لی قەوماوە یا جەدە لی داوە یا حادیسەیە یا نەخۆشە یا دینارێکی پێنیە دڵی ناخۆشە. لە حاڵەتی ئاساییە خەڵک لە نەخۆشخانەکان ڕازی نییە. جا چ جای پێداویستیەکان نەبێ و موچەش نەبێ ئەبێ هاوڵاتیان چی چاوەڕێی نەخۆشخانەکانی ئێمەکەن. من جارێکە هەموو لایەکتان بەخێر بێن بە هەموو لایەکی ڕادەگەێنم لە ئەگەری جێبەجێ نەکردنی ئەو بەڵێنانی کە دوێنێ بە ئێمەیان داوە بە دڵنیایی هەڵوێستی توندمان دەبێ و سەرجەم ناوەندەکانی تەندروستی ڕادەگرین. هۆکارەکەی پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوەیە. من ئومێدم وایە بەرپرسانی حکوومەت لە وەزارەتی دارایی لە وەزارەتی تەندروستی لە ئەنجومەنی وەزیران ئەو وەڵامە بدەنەوە. هۆکار چییە؟ لە هەموو 2022 1 دینار بۆ نەسری تەندروستی خەرج ناکرێت، دینارێک بۆ گاز خەرج ناکرێت، دینارێک بۆ بانزین خەرج ناکرێت، دینارێک بۆ دەرمان خەرج ناکرێت، دینارێک بۆ پێداویستی تەندروستی خەرج ناکرێت. خەسخانە خۆ بە هەوا ناڕوا بڕێەوە تاکەی ئێمە بە سوال و بەخێر و بە سەدەقە نەخۆشخانەکان بەرین بڕێەوە. بۆیە دەبێت بەرپرسانی حکوومەت بە زووی بێنە سەر خەت وەڵامی سێکتەری تەندروستی بدەنەوە پێداویستیانە داکەن. بەرپرسەکانی تەندروستی لە سلێمانی هۆشیاریان داوە لە ڕۆژانی ڕابردوو لە نەخۆشخانەی شار ئەویان بە ئێوە ڕاگەیان کە ئیتر ئەوان تا 2 هەفتە ئەتوانن خزمەتگوزاری پێشکەشکەن، ئیتر عملیات و کۆمەڵێک بەشی تر هەیە ئەوەسێ کە پێداویستی نەبوو خۆتۆ بە بەلاش ئیشەکە ناکرێت. و وەکو موچە بەڵێ بە دڵنیایی پێتەڵێن وەکو موچە وەکو ئەو پێداویستیانە جێبەجێ نەکرێت. ئێمە وەکو سەندیکای کارمەندانی تەندروستی لەگەڵ چین و توێژەکانی ناو ناوەندی تەندروستی ئامادە نین نەخۆشخانە پێداویستیتیانە بێ ئێمە دەوامی تیا بکەین، ئامادە نین موچەمان نەدرێت و ئێمە دەوامی تیا بکەین. و ئێمە لێرەوە داواکاریەکی تریشمان هەیە، یعنی مەفروزە تەندروستی مادەم لە جەبهەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادایە و ئەم هەموو قوربانیە هەیە و ئەم بارودۆخە هەیە دەبێت موچەی لە 30 ڕۆژارێک دوا نەکەین. و بۆ ئەوەندەی کە ئێمە هەستمان پێ کردووە گەر وا بڕوە چوارشەمەش موچەمان بۆ خەرج بکەن لەوانەیە بۆ مانگی داهاتوو جارێکە 40 ڕۆژ و 50 ڕۆژ موچەکانمان دوا بکەوێت گەر حکوومەت بەم خەمسادێ بێ. بە دڵنیایی پێتانەڵێم ئێمە بەڵێنی ئەومان نەدەنێ کە موچەکانمان لە کاتی خۆیان پێ بدرێ ئێمە لە مەوقیفەکانی خۆمان بەردەوامەکەین. و بۆ هەموو لایەک موچەی باش دەوامی باش، موچەی خراپ دەوامی خراپ. ئەوە هاوکێشەی لای ئێمە. بە تەکید کە تۆ لە نەخۆشخانەکە هاوڵاتی پارەی پێنیە خەڵک بەعام لە سلێمانی فێری ئەوە بۆ ڕوو لە کەرتی گشتی بکە، جیاوازە لە پارێزگاکانی تر. ئەگەر دیقەت بن 4-5 ساڵە نەخۆشخانە ئەهلیەکان لە سلێمانی زیادی کردووە، لە سلێمانی چەند نەخۆشخانەیەکی کەمی ئەهلیە بوو، لە ساڵنەوەی خەڵک ڕووی لە نەخۆشخانە حکومیەکانەکە. بەڵام بەم شێوەی کە تۆ بێ پێداویستی لە کەرتی گشتی بگریتەوە، بانزینی بۆ خەرج نەکەی، گازی بۆ خەرج نەکەی، دەرمانی بۆ خەرج نەکەی، لە مانگی 8 پارەی کۆمپانیای دەرمان نەدراوە. خۆ کۆمپانیەکانی ژەر هاوڵاتی ئەم شارن، خۆ بانزیخانەکانی ژەر هاوڵاتی ئەم شارن، خۆ کۆمپانیەکانی خواردن و پاکەرەوەکان و کرێکارەکانی ژەر خەڵکی ئەم شارن، تۆ پارە لەوانەش دەگریتەوە. بۆیە ئەمە خۆی نیشانەوەی کە کەرتی گشتی وا بڕوە بەرەو فەشە دەڕوە، بەرەو ئینهیار دەڕوە. ئێمە بەرپرسین، ئێمە نەقابین مەسئولین، وەکو هاوڵاتیەکین، وەکو کەسێک نین مەسئول بێ لە خۆی. ئێمە وەکو پێم وتن بەدەستێک لەگەڵ نەخۆش و نەخۆشخانە و دامەزراوە تەندروستیەکانین
و ڕەچاوی هەستیاری تەندروستیەکەین نمونەی دایری تاپۆن بۆ هێنایتەوە تەندروستی تاپۆ نییە منیش لە تاپۆ مایە هەر ئێستا لێرە بایکۆتم ڕاگەیان بەڵام ئەمە پەیوەندی بە قوتی خەڵکەوەیە پەیوەندی بە ژیان و سەلامەتی خەڵکەوەیە بۆیە مووقیف لە تەندروستی شتێک نییە سیاسەتی پێوەکرێ شتێک نییە ململانی پێوەکرێ و کارتێکی فشار نییە تەندروستی هەستیارە دەبێ هەموو لایەنەکان هەموو هاوڵاتیان هەموو حکوومەت هەموو پێگەنەرانی حکوومەت هەموو ئەندام پەرلەمانەکان بێن بەدەم کێشەی تەندروستی و کێشەی تەندروستی چارەسەرکەن و داوایەکشم لە بەڕێستان هەیە لە هەر شوێنێک ئەم بایکۆتە ئەمە بۆ کارتی سیاسی بەکارێت تەندروستی هی ململانەی سیاسی نییە منەوە تا خۆم پێتان لەم نەخۆشخانەکان وا دەرمانیتیانەماوە نەخۆشخانەکان وا پێداویستیان نامێنێ وا بانزین نامێنێ وا گاز نامێنێ وا قرتاسیە نامێنێ وا نەسرێ نامێنێ موچەش هاتۆتە سەری بە دڵنیایی پێتەمە بێمە چارەسەر کرێ ئەبێ هەموو بەیەکەوە بە کۆدەنگی بێمە چارەسەر کرێ ئێمە مراعاتی کەسمان نەکردووە پێمان وتراوە چوارشەمە موچەیە چوارشەمە موچە نەبێ ئێمە شەمە بایکۆت ڕاگەین پێنجشەمە دەواممان نیە پێنجشەمەش بایکۆت بۆ ڕاگەێنم من پێنجشەمە و جومعە بایکۆت ڕاگەێنم کە دەوام نییە ئەو چۆن بایکۆتێکە کاکی خۆم لەبەرەوەی ئێمە دەبێ بە وریایی بە عاقلانە تەوقیتەکە هەڵبژێرین و بەڕاستیش ئەگەر کەمێک مراعاتیشی تیابێ بە قابلیەوەی من بە گفتوگۆ کێشەکەم چارەسەر کرێ بۆچی ژیانی خەڵکەمە بەدەست بەداخەوە حەزەکەمەوە ئێوە ڕووماڵی ئەوە بکەن ئێمە دوێنە لەگەڵ نەقیبی سندیکا قسەمان کرد داوامان کرد لەسەر ئاستی کوردستان بەیاننامە هەبێ لەسەر ئاستی کوردستان هەڵوێست هەبێ بەداخەوە پارەی هاندانی کۆرۆنا خۆتان لە کەناڵەکانی ڕاگەاندن ڕووماڵی ئێمەتان کرد لە کۆتایی ساڵە پارەی هاندانی چەندین مانگی کۆرۆنا ڕاگیرە هەتا ئێمە لە سلێمانی هەڵوێستمان وەرنەگرت پارەکە خەرج نەکرا دوایی کە بۆ ئێمە خەرجکرا بە هۆلێر دۆیش خەرجکرا پارەی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا بە 6 مانگ ڕاگیرە بەداخەوە لە هەولێر و دهۆک نازانم هیچ مووقیفێک نییە ئێمە هەتا خەڵکمان نەخستە سەرجادە و مووقیفمان وەرنەگرت پارەی شێرپەنجە لە سلێمانی و لە هەولێر و دهۆکیش ئەنجا خەرجکرا بەداخەوە هەڵوێستەکان زیاتر لە سلێمانیە نەقابەکان زیاتر لە سلێمانیە ناڕزایەکان زیاتر لە سلێمانیە بە دڵنیایی پێتان ئەڵێم لە هەولێر و لە دهۆکیش موچە هەر نەدراوە لە هەولێر و لە دهۆکیش زۆرێک لەم کێشانە هەر هەیە بەڵام پێویستە سندیکاکان سەرتاسەری مووقیف وەربگرن بەڵام ئێمە ناکرێ شارێک مووقیفی هەبێ و ئێمەش دانیشین بۆ خۆمان ئاوا تەماشا بکەین بەڵام ئێمە بە گیانێکی مەسئولانەوە مووقیف بۆی هەموو لایەکتان ئاگادار بێ ئەوە چەند ڕۆژێکە هەفتەیەک زیاتریشە ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانی دانیشتوین لەگەڵ خودی بەڕێوەبەری گشتی و جێگرەکانی دانیشتنمان کردووە باز لەم کەم و کورتیانە کراوە کە ناو ناوەندی تەندروستی بووە داوامان لێ کردوون هەموو فشارەکانی خۆیان بۆ سەر و خۆیان و بۆ لایەنە سیاسیەکان بکەن تاوەکو کێشەی تەندروستی سلێمانی چارەسەر بێ ئێمە سەرقاڵی ئەوە بووین چۆن بە هەموو لایەک هەوڵ بین ئەو کەم و کورتیانی لەو ناوەندی تەندروستیە چارەسەر بکرێ موچە هات بەسەریە ئەینا ئێمە خەریکی ئەو نەقسانی تر بووین ئێستا ئەوەندەی تر کێشەکە گەورە بووە تۆ کە پێداویستیشت نەبێ کە کەم و کورتیشت هەبێ کە نەقسی دنیات هەبێ موچەشت نەدرێتە یعنی چی یعنی بەرەو فەشە لە ڕووی بۆیە ئێمە لێرە دوو داواکاریمان هەیە یەکەم داواکاری موچە و مافێکی سەرەتایی خۆمانە دوو ئەڵێن حکوومەتی هەرێم هەموو لایەک وەرن بەدەم نەخۆشخانەکانەوە وەرن بەدەم دامەزراوە تەندروستیەکانەوە چەند مانگە حکوومەت نەسری بۆ خەرج ناکا پارەی پێداویستەکانی بۆ خەرج ناکا نەخۆشخانەکان ئەو خەزنەی لەناو کۆگاکانە هەیە هەر بەشی مودەیەکی کاتیەکە ئەو خەزنەش هەمووی بەکارهێنن هیچ نامێنێتەوە ئەجا ئەو کاتە موچەکەشم پێ بدرێت کە پێداویستیتیانەما چۆن توان خستە گوزاری پێشکەش